ئەم کاتتان باش. دوای زیاتر لە 6 مانگ و ئەنجامدانی 9 دانیشتن سەرنجام دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاریدا کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان نادەستوریە و هەموو ئەو بڕیار و یاسایانەش کە پەرلەمان لەو ماوەیەدا دەری کردوون لە ڕووی دەستوریەوە پوچەڵن. ئەمڕۆ سێشەممە دادگای فیدراڵی عێراق با سەرۆکاتی دادوەر جاسم محەممەد عەبوود سەرۆکی دادگا دانیشتنی نوێمی لەبارەی کەیسی درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجامدا. لە دانیشتنەکەدا دادگا کۆتایی بادادبینی هێنا و دوا بڕیاری خۆیدا کە ئەویش بە نادەستوری ناساندنی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بوو. هەروەها دادگای فیدراڵی بڕیاریدا با پوچەڵبوونی هەموو ئەو بڕیار و یاسایانی کە لە دوای 6 یانزەی ساڵی ڕابردووەوە لە پەرلەمانی کوردستان دەرچوون. لە دوای ئەو ڕێکەوتەوە پەرلەمانی کوردستان 5 یاسای دەرکردووە کە ئەوانیش بریتی بوون لە یاسای پەروەردە و فێرکردن، یاسای ڕێخستنی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵا ماڵی و بێلانەکان، یاسای مامەڵە ئەلکترۆنیەکان، هەمواری پیادەکردنی یاسای بەڕێوەبردنی ئەوقافی عێراقی، هەمواری یاسای ئەنجومەنی شورای هەرێم. بەڵام با گوێرەی بڕارەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی عێراق سەرجەمی ئەو 5 یاسایە با پوچەڵ هەژمار دەکرێن. جگە لەو یاسایانە پەرلەمانی کوردستان لە پاش درێژکردنەوەی تەمەنی خۆیەوە واتە لە دوای 6 یانزەی ساڵی ڕابردووەوە 10 بڕیاری دەرکردووە کە زۆرینەیان تایبەت بوون بە دەست لە کارکێشانەوە و سێند خواردنی ئەندامانی پەرلەمان. هەروەها بڕارێکیشی تایبەت بوو با کارەکردنەوەی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی. ئەم بڕیاری پەرلەمانی کوردستان بووە هۆی ئاڵۆزی لە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی و لە کاتی دانیشتنی پەرلەماندا شەڕ و ئاڵۆزی لە نێوان هەردوو فراکسیۆن دروست بوو. بەڵام بە گوێرەی بڕیارەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی ئەو بڕیارەش با هەڵوەشاوە و پوچەڵ هەژمار دەکرێت. بڕیارەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی پاشەوە دێت پەرلەمانی کوردستان لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا یاسایەکی دەرکردو و تەمەنی خۆی درێژ کردەوە. ئەمە پاشەوەی بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردنەکانی پەرلەمان دواخرا. ئەم درێژکردنەوەیە ناڕزایی و کاردانەوەی فراوانی بەدوای خۆیدا هێنا. سەرنجام لە دادگای فیدراڵی چەند سکاڵایەک لە دژی ئەم درێژکردنەوەیە تۆمار کرا. یەکێک لەو لایەنانەی کە پەنای بۆ دادگای باڵای فیدراڵی بێرد جوڵانەوەی نەوەی نوێ بوو. ئەمڕۆ دادگای فیدراڵی بڕیارێکی مێژووی سەبارەت بە هەرێمی کوردستان دەراو بە بەوەی کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی هەرێمی کوردستان نایاساییە، نادەستوریە، ناگونجێ لەگەڵ بڕگەکانی دەستور و بەمەش هەموو ئەوە بڕیارانی کە پەرلەمانی کوردستان لەم ماوە نادەستوری و نایاسایی خۆیان دەری کردووە هەمووی هەڵدەوەشێتەوە، جێبەجێ ناکرێت لە هەرێمی کوردستان و ئەم حکومەتە ماوە بەسەر چووە ئێکسپایری کە ئێستا حکومەکە بۆی نییە هیچ ئیتیفاقاتێک بکە، ئەبێتە حکومەتی تەصریف ئەعمال کە کاروباری ڕۆژانە بەڕێ دەکات، بۆی نییە ئیتیفاقاتی گرنگ و استراتیژی لەگەڵ هیچ لایەنێک و هیچ شەریکەیەکە ئەنجام بدات. جگە لەنەوەی نوێ دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستانیش سکاڵای لە دژی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان تۆمار کردبوو. سکاڵەکارەکان پێیان وا بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نادەستوریە، هەروەک چۆن ئەمڕۆ دادگای فیدراڵی پاڵپشتی لەو بۆچوونە کرد. لە ڕاستیە ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی دوای ماوەیەکی زۆر و دوای چاوەڕوانیەکی زۆر بڕیارەکەی خۆی دەرکرد بە نادەستوری بوونی ماوەی پەرلەمان، نادەستوری بوونی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بۆ درێژکردنەوەی ماوەکەی خۆی و هەروەها نادەستوری بوونی هەموو ئیجراعاتانی تریش کە محکەمەی یعنی پەرلەمانی هەرێم گرتووە تێبەر لە دوای 6 یانزەوە لە دوای 6 یانزەی 2022 کە ئەمە سەرکەوتنێکی گرنگە بۆ پرۆسەی دموکراسی لە هەرێمی کوردستان، بۆ هەموو ئەوانەی ئەیانەوێت ڕۆژگارێکی باشتر لە هەرێمی کوردستانە بۆ خەڵکی کوردستانە بێت. لە پاش تۆمارکردنی سکاڵەکان لەلایەن سەرۆکی پێشووی پەرلەمان و نەوەی نوێ و دادگای فیدراڵی لە سەرەتای ئەم ساڵەوە دەستی با دانیشتنەکانی کرد لەسەر پرسەکە. چەندین دانیشتنی ئەنجامدا گوێی لە هەردوو لایانی بەرامبەر گرت واتە سکاڵاکارەکان و نوێنەری پەرلەمانی کوردستانیش. لە پاش بڕیارەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی هێشتا ڕوون نییە هەڵوێستی پەرلەمانی کوردستان و بەرپرسانی هەرێم چۆن دەبێت. ڕەنگە ئەم بڕیارە قەیرانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان قوڵتر بکاتەوە، ڕەنگیشا ببێتە فریادڕەس
مەبەستێک بۆ دەرچوون لە قەیرانەکە بە تایبەت ئەگەر هەرێمی کوردستان با بڕیارەکەەوە پابند بێت. ئەگەر هەرێم بە بڕیارەکەەوە پابند بێت ئەنجامدانی هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان بە گوێرەی یاسا کۆنەکە دەبێت کە هەڵبژارنەکانی 2010 پێ ئەنجام درا. هەروەها هەڵبژارنەکە لە ژێر سەرپەرشتی کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراقیشدا دەکرێت. پشتبەستن بە یاسا کۆنەکەش لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستاندا دەبێت چونکە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێت بەبێ هەموارکردنی یاسای هەڵبژاردن بچێتە نێو کێبڕکەی هەڵبژاردنەوە بە تایبەت ئەو مادانەی تایبەتن بە یەکبازنەیی و کورسی کۆتایی پێکهاتەکان. ئاسوودە بن.